لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ شاشە جوانەکەی کوردستان 24 بە پرۆگرامی ڕۆژ باش و بە وزەیەکی زۆرەوە ڕۆژەکەتان باشتر و باشترەکات بۆ هیواین ئەمڕۆ دەستپێکێکی باش بێ بۆ ژیانێکی پڕ تەندروستی و خۆشگوزەرانی ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بڕگە و بابەتەکانی ڕۆژ باشی ئەمڕۆ تەواو ئاوێتەی ژیانی ڕۆژانی ئێوەی بینەر و بیسەر و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کوردستانیانی خۆشەویستە بۆ هیواین ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە لەگەڵ نانێکی بەیانی سادە کاتێکی خۆش بەسەر بەرن تا ئەو کاتی پرۆگرامی ڕۆژ باش تەواو بێت بینەرمان بن بۆ هیواین کاتێکی پڕچێژ و خۆشتان هەبێت ڕۆژ باش تەوبن ڕۆژ باش هاژا ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 کاتژمێر حوتە من و هاوکارم هاژا وەک هەموو ڕۆژێکی دیکە کە کۆمەڵێک پڕگە و بابەت و هەواڵی پڕبایەخمان بۆتان ئامادە کرد بوو ئەم ڕۆژ بە هەمان چەشن ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بە ژیانی ڕۆژانەمانەوە بە تایبەتی ئێستا کە لە دۆخێکدا دەژین ڤایرۆسی کۆرۆنا زۆر کاریگەری کردوتە سەر هەموو جونگەکانی ژیان لە هەموو جیهاندا بۆی ئێمە زیاترین جەختمان لەسەر ئەو هەواڵانە دەبێت کە دانیشمەندی ئێوە سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا بەرز دەکاتەوە ئاگادارتان دەکەینەوە لە دۆخی شارەکانی کوردستان کە حاڵەتەکان چۆنن بە چ شێوازێکە و ڕێنمایە تەندروستیەکان و ڕێنمایەکانی هاتوچۆ لە ڕۆژانی کەرەنتینە لێرە لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بۆ ئێوەی ئازیز کە بینەر و بیسەری ئێمە دەخرێتە ڕوو جێی خۆیەتی کە هاژەوتی لەگەڵەوەیش کە دانیشتون بە نانێکی بەیانیەوە بینەری پرۆگرامی ڕۆژ باش بن ئەوە بڵێم کە سوپاسی و کەساناکەین کە ئێستا لە ڕێی تیڤیەوە یاخود ئەوانەی کە لە ڕێی لایڤی فەیسبووکی کوردستان 24 لاپەڕی فەرمی کوردستان 24 و هەروها چەناڵی یوتیوبی کوردستان 24 بینەری ئێمە دڵنیا بن لەوەی کە ئێمە من و هاژە کاتێک پرۆگرام کۆتایی پێ دەدایە دەچینەوە بینەری کۆمنتەکانی ئێوە بین کە پڕ وزەیە بۆ ئێمە دەبینین کە دەنووسن بەیانیتان باش سپاس بۆ ئێوە دەستخۆشیمان لەکەن دڵنیاتانەکەینەوە کە دانە بەدانە کۆمنتەکانی ئێوە دەبینین و ئێمەش سپاسی ئێوەکەین کە کاتژمێرێک لەگەڵ ئێمە بەڵێ سۆڤان ئێمامانوێ ئەمڕۆ لە ناوڕووکی بەرنمەکە دەست بخینە سەر کێشەیەکی گەورەی زۆرێک لە هاوڵاتیان دانیشتوانی هەرێمی کوردستان ئەویش کرێنشینانە بەڕاستی ئەمە کێشەیەک یاخود گرفتێکی گەورەیە لای زۆرێک لەو کەسانەی کە ئێستا چاوەڕێی ئەوەن لەم دۆخەدا بزانن ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چ دەرچەیەکە دۆزێتەوە بۆ ئەوەی کە هیوا بەخش بێت یاخود ومێت بەخش بێت بۆ ئەوان و بتوانن ئەگەر هیچیش نەبێت کەمێک لە باری دارایی یاخود ئەو بارە قورسە کە لە سەرشانیان دروست بۆ کەم کاتەوە بۆیە ئێمە لەسەر ئەو بابەتە زیاتر ڕوونکردنەوەین و هەروەها گفتوگوی زیاترەکەین و باسی واکەین کە چۆن ئەنجومەنی پارێزگاکان لە ڕێگەی خوانەوە هەوڵیان ناوە و پێشنیازیان ناردۆتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تا ئەوانیش بتوانن دەرچەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی کە خاوەن شوێنەکان یاخود ئەوانەی کە کرێ وەرەگرن لە کرێنشینان چی بکەن و بە چ شێوازی و میکانیزمێک کرێکانیان وەربگرن بۆ ئەوەی ببێتە بارسووکیەک لەسەر شانیان و لەو دۆخی ئێستادا هەم لە گرفتی کۆرۆنا کەم بێتەوە بۆی کە هاوڵاتیان زیاتر متمانیان هەبێ خۆ دڵنیاییان هەبێت لەسەر ئەو بابەتە و ئێمە لە ناوڕۆکی بەرنامەکە زیاتر گرنگی پێ دەدەین و باسی زیاتریەکەین سەرەتا سۆڤان بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ دەکات. سەرۆکی هەرێمی کوردستان هیوای چاکبوونەوە بۆ سەرۆک وەزیرانی بەریتانیا دەخوازێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە تویتێکدا لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر ڕایگەاند لەم کاتەدا بیرم لە لای بۆریس جۆنسۆن سەرۆک وەزیرانی بەریتانیا و خێزان و خەڵکی بەریتانیایە. نێچیروان بارزانی هیوای زوو چاکبوونەوە بۆ سەرۆک وەزیرانی بەریتانیا دەخوازێت. بۆریس جۆنسۆن سەرۆک وەزیرانی بەریتانیا تەمەنی 55 ساڵە و تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و ئێستا لە نەخۆشخانە و خەوێنراوە و لە ژێر چاودێری چڵدا. ژمارەی توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان 280 کەسی تێپەڕاندووە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە بەردەوامی پشکنینەکان 3 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا دەستنیشان کران کە 3 لە توشبووان ئافرەتن و دانیشتووی پارێزگای هەڵەبجە و ناحیەکانی حاجیاوە و بازیانە
کە دوو لەوانە بەرکەوتنیان لەگەڵ توشبوویەکی پێشوودا هەبووە و یەکێکی دیکەیان پێشینەی گەشتی دەرەوەی وڵاتی هەبووە. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ژمارەی توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 280 کەس. وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت حکوومەت شانازی بەو متمانەی هاوڵاتیان دەکات. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دەڕایگەاند هاوڵاتیان پابەندی تەواویان با قەدەغی هاتوچۆ هەیە و سەلماندیان کا متمانەی نێوان خەڵک و حکوومەت لە ئاستێکی بەرز و حکوومەت شانازی بەو متمانەیە دەکات. ڕاشیگەاند تا دەی ئەم مانگە قەدەغی هاتوچۆ لە پێناو سەلامەتی هاوڵاتیان وەک لەلایەن پارێزگار و ئیدارە سربەخۆکان دیاری کراوە بەردەوام دەبێت. ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق 1000 کەسی تێپەڕاند. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەاند لە 24 کاتژمێردا دوای ئەنجامی پشکنینەکان دەرکەوت 26 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 3 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بەوەش کرد دوو لەو کەسانەی بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستا لە بەسرە و یەکێکی دیکەش لە ناوچەی ڕەسافەی شاری بەغدا تۆمار کراوە. جەختیشی کردەوە ژمارەی توشبوانی کۆرۆنا لە عێراق 1000 کەسی تێپەڕاند. 136 کەسی دیکە لە ئێران بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستا. کیانوش جەهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەاند لە 24 کاتژمێردا 2272 کەسی دیکە لە سەرتاسەری ئێران تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 136 کەسی دیکەش بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستا. ڕاشیگەاند ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران گەیشتە 60500 کەس و تا ئێستاش 3339 کەس بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. و زیاتر لە 3000 کەسی دیکە لە تورکیا تووشی کۆرۆنا بوون. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردەوە 3148 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 75 کەسی دیکە بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستا. وەزیری تەندروستی تورکیا ئاماژەی بەوەش کرد تا ئێستا 30207 کەس لە وڵاتەکەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. کۆتایمان بە کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناوەڕۆکی پرۆگرامی ڕۆژباشی کوردستان. وەزیری تەندروستی ڕایگەێنێت باری تەندروستی توشبوانی نەخۆشخانەی ڕزگاری جێگیرە. دکتۆر سامان بەرزەنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی نەخۆشخانەی ڕزگاری شاری هەولێری کرد کە تایبەت کراوە بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و بە کوردستان 24 ڕاگەاندووە 59 توشبووی کۆرۆنا لە نەخۆشخانەکە هەن و باری تەندروستی هەمویان جێگیرە. وەزیری تەندروستی ئاماژە بەوە شەکات نەخۆشخانەی ڕزگاری لە هەولێر بە هەموو پێداویستیەکەوە بۆ توشبوانی کۆرۆنا ئامادە کراوە و جێگەی 500 نەخۆش لەو شوێنە تایبەت کراوە بە توشبوانی کۆرۆنا. ڕۆژیان هەمویان جێگیرە خۆشبەختانەمە حەزمان کرد لە نزیکەوە بیان بینین ئاگداریان بین چونکە دیارە لەوێ و لەوێ هەندێک گلەیان کردبوو بۆی ئەوەی کە دەڵێن ئێمە نەخۆش نین نیشانەمان نییە بۆ چێمەهیناوتێرە زۆربیان خزمکە سوکاری یەکترین گرتە ڤیددیۆ و ئەوە بەڵام خۆتان دەبینن نەخۆشخانەکە نوێ نۆژان کراوەتەوە هەندێک ڕەنگە درەنگی شەو بەداخەوە کەسێک هەوڵی شکانی دەرگایدا و بچێتە دەرەوە دواترکە نەیتوانێەوە ئەم گرتە ڤیددیۆ گرتووە کارێک خراپی کردووە چونکە ئێرە لە خزمەتی نەخۆشەکاندا ئەمە مانایەوە نییە نەخۆشنین هەڵگری و ڤایرۆسان بەڵام خۆشبەختانە باری تەنسیان جێگیرە 59 نەخۆش لێرە ئێستا ئەم نەخۆشانەیە زۆر گەورەیە زیاتر لە 500 نەخۆش جێگەی دەبێتەوە و چاودێریەکی چڕی مەزبوط لە ئێستادا دانراوە بەڵام لای ئێمە لەوە گرنگتر کۆنتترۆلکردنە خۆپارێزیە گەڕان بە دوای حالەتەکان بەرنامەی دۆزینە حالەتەکان ئەکتیڤ سێرڤلانس هەروەها پشکنین و ترەیسینگیان بەرکەوتەکانی ئەو کەسانە بە دواگەڕانیان تا دەگەینە کۆتا نەخۆش بۆی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە زۆر قورس بووە زۆر مەترسیدار بووە چونکە حالەتی بزرمان زۆرە حالەت هەیە کە سەرچاوەکەی دیار نییە لەکوێ ئەم نەخۆشی هێناوە نەگەشتیار بووە نە بەرکەوتەی کەس بووە ئەمە ترسناکیە نیشاندەرێشتری ترسناکی تەنها لە یەک شوێن نییە کڕنتین بکرێت پەرت بڵاو بوون هەر ئەمڕۆکە لە دەگەڕک و تەنها لە شاری هەولێر لە دەگەڕک لە دوو گوند و لە ناحەیەک و لە قەزایەکیش حالەتە بووە هەروەها ترسناکیشتر ئەوەیە کە ئەو کەسانە ژمارەیان زۆر بووە یعنی ئێستا
لە هەرێمی کوردستاندا 277 حالەت کە ڕاستە هەندێکیان کە گەڕایەوە ماڵەوە ژمارەیەکی باش بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو کەسانی کە لە نەخۆشخانە ماون ئەوانە بەرکەوتێتریانە بۆ هەموو لە کەرەنتینن. بەڵێ هاژە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی ڕێکارەکانی گرتوتە بەر بۆ ئەوەی کە زیاترین ڕێژە وا بکات کە زیاترین ڕێژەی ئەوانی کە دڕۆکەنە نەخۆشخانەکانەوە بتوانن جێگەیان بۆ هەبێت و خزمەتگوزاری تەندروستیەکانیان پێ بگات. ئەوش لە یاد نەکەین کە لە پێشنگای نێودەوڵەتی هەولێریش جێگە تەرخان کراوەکو نەخۆشخانەیەکی لێکراوە کە 200 یا 250 پێم وابێت نەخۆش لە خۆ دەگرێت بۆ ئەو کەسانی کە باری تەندروستیان بۆ کۆرۆنا کەمتر دۆخەکان تێکچووە وەک لە کەسانێکە دەبێ بچنە نەخۆشخانەی ڕزگاری. نەخۆشخانەی ڕزگاری بۆ کەسانەیەکە خوا نەخواسە حاڵەتەکەیان زۆر تونتر توش بووە. لە وڵاتی ئیتالیا ئەو هەڵەیە کرا هاژە کە ئەو کەسانی کە دۆخی تەندروستیەکەیان بە چەشنی کەسانی خراپ نەبوو تێکەڵ ئەکران لەگەڵ ئەوانی کە زۆر حاڵەتەکەیان تند بوو بۆیە ڕێژەکە زۆر زیادی کرد و ئەو نەخۆشخانەی کە لە پێشنگای نێودەوڵەتی کراوەوە بۆ کەسانێکە بە سوکی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە. بەڵێ سووان بەداخەوە ئێمە باس لە ماکەین کە ئەم نەخۆشخانەی جیاکرایەوە بۆ ئەمە جیاکرابەوە بێگومان بەداخەوە کە ئەمە وای لێ هات هەر سیرکەین لە وەزیری تەندروستیەوە هەتا کارمەندێکی تەندروستی هەر هەمویان لە چه ژیانێکیان یاخود چۆن لە ئێشکان و چۆن لە خزمەت هاوڵاتیانان کە پێشتر زۆر هاواریان کرد زۆر داوایان کرد لە هاوڵاتیان کە بمێنەوە بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کە هەندێک لە ڕێنمایەکان و خۆی جێبەجێ نەکرا ڕێکارەکان و خۆی نەگیرایە بەربە لە ئەنجامی ئەو دوو پرسەی کە گێڕدراو لە گەڕەکی کارێزان و هەروەها لە گەڕەکێکی دیکەی شاری هەولێر کە ئەو پرسەیە گێڕابووە هۆی ئەو ڕێژە زۆرەی کۆرۆنا کە بەداخەوە بێ چاوەڕێ بکرێت کە زیاتریشی لێ بکەوێتەوە. ئێمە ئەم هەواڵانە بۆیە باسەکەین بەداخۆیڵین کە بێگومان ئەمە هۆشداریە ئەداتە هاوڵاتیان هەر چۆن خۆی وەزیری تەندروستیش ئەو هۆشداریدا هاوڵاتیان کە ئەگەر ئاوا بڕوات مەترسێکی مرۆیی گەورە بەڕێوابێت بەداخەوە بۆیە تکایە لەبەرچاوی بگرن ماندوێتی وەزیر هەتا کارمەندانی تەندروستیش هەمویان کە چۆن لە ئەرکدان. بەڵێ هەردیسانەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ڕێژەی ڤایرۆسی کۆرۆنا زۆر زیاد نەکات و خەڵک لە ماڵەکانی خۆیان بێت هەستاوە بە ئەنجامدانی کارێکی دیکە کە نزیکەی 1500 بندکراو لە هەرێمی کوردستان ئازاد کران. ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لە نووسراوێکدا کە ئاراستەی سەرۆکاتی هەرێمی کوردستانی کردووە ئاماری ئەو ڕاگیراوانەی کە ئازاد کراون بە دەستەبەری و هەروەها ئەو زندانیانەی کە هاژە حکم دراون بەس بە مەرج ئازاد کراون خستۆتە ڕوو و بەپێی ئەو ئامارانەش بێت ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان کە بڵاوی کردوتۆ لە هەر چوار دادگاکانی تێهەڵچوونەوەی هەرێمی کوردستان 1474 بندکراو بە کەفالەت ئازاد کراون. بەڵێ کە بەم شێوەیە لە دادگای تێهەڵچوونەوەی هەولێر 812 ڕاگیرا و ئازاد کراوە و لەو ژمارەیە 26 کەسیان بە مەرج ئازاد کراون لە سلێمانیش 440 کەس ئازاد کراوە کە 12 کەسیان بە مەرج ئازاد کراون. هەروەها لە دادگای تێهەڵچوونەوەی دهۆک 170 کەس ئازاد کراوە لە دادگای تێهەڵچوونەوەی کەرکووکیش ئەو گەرمیان 21 ڕاگیرا و ئازاد کراون. بەڵێ ئەمە ئەوە دەردەخات کە حکوومەتی هەرێمی کوردستان باری تەندروستی هاوڵاتیانی زۆر بەلاوە گرنگە چونکە ئەوانەی کە ئێستا لە بەندین خانەکانن و بە هەر هۆیەک بندن دەبێت هۆکاری ئەوەی کە ئەو تێکەڵبوونیان بەیەکەوە لەو شوێنە تەسکەدا و لەو شوێنە بەرتەسکە ببێتە خۆی خوا نەخواسە لەناو بەندینیەکانە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو ببێتەوە ئەو کاتە کۆنتڕۆڵکردنی زۆر ئەستان بەبێت بۆیە ئێستا دەگەڕێنەوە ماڵەکان بەڵام بە هەمان شێوەش حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە پێشنیازێکی لەو بارەیە کردووە بۆ هۆیەوە ئەوانیش بە هەمان شێوە بەندکراوەکانیان لە ژێر مەرج ئازاد دەکەن. هەریەک لە ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان پێشنیازێکیان بۆ لێخۆشبوون لە کرێنشینان و هەروە حکوومەت لە باجەکان ئاراستەی لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کردووە. ئێستا حکوومەتەوێت دەرچەیەکی یاسایی بۆ چۆنیەتی لێخۆشبوونی کری مانگانەی کرێنشینان لەلایەن خاوەن مڵکەکان بدۆزێتەوە چونکە هیچ یاسایەک نییە کە خاوەن مڵک ناچار بکات کە لە کرێکەی خۆش بێت. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە کە دڵنیام کرێنشینان چاوەڕێی زانیارین لەسەر ئەو
پرسا میوانداری بەڕێز گۆران عوسمان ئەوەینی سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی هەولێر و دووەکمان کردووە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە بێت فەرموویتە ئێرە گۆران بەخێر هاتی بەیانتان باش بەیانیت باشتر سڵاو دەبێت سڵاتان دەبێ و ڕۆژتان باش بێت بەخێر هاتی باش هیوادارین تەندروستێکی باشت هەبێ و پێمان بڵێیت ئەوشی تەندروستی معنەویاتان چۆنە ئێستا لە ماڵەوەن و ئەم ڕۆژانە لە ماڵەوە بەسەر دەبن بەیانتان باش زۆر سپاس دەخوا بە زیاد بێتن زۆر باشین و زۆر سپاسی حکومەتی هەرێمی کوردستان دەکەم کە لە پێی زۆربەی وڵاتە هەر پێشکەوتوەکانی جیهان کەوەی باز دەکرێتن کە دەڕووی سیستەمی تەندروستیان دەڕووی سیستەمی کۆمەڵایەتی کە حکومەتی هەرێمی کوردستان پێشەوان بەخۆ کرد کە پێشی لەو ڤایرۆسە گرت پێشی لەو بەڵایە گرت داواکارم کە لە خەڵکی هەرێمی کوردستان کە چۆن حکومەتی هەرێمی کوردستان بەو خۆشەویستیە و بەو ماندبوونەوە کە لە خەمی ژیانی ئێمەدایە ئێمەش کە هاوکاریان بین لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تیمەکانی تەندروستی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەهام زۆر ڕاستە لەگەڵ ئێمەدا بەڵێ ئێستا دۆخی کرێنشینان لە هەرێمی کوردستان کە ئێستا لە ماڵەوەن کار نییە دەبێت لە چه ئاستێکا بێت وەڵا بەداخەوە یانی دەبی باری دۆخی کرێنشینان چۆن بێتن چکە ئێمە دەزانین ئێمە ئێستا دوو جۆر کرێنشینمان هەیە لە کوردستان چکە لە ساڵی 2015 بوویان 16 بووە گەهاڵە نەبووم کە جیا کراوە ینی ئەو کرێنشینەی کە موچەخۆرە لە حکومەتی هەرێمی کوردستان و ئەو موچەخۆرەی کە تەنها لەسەر ژێوی ڕۆژانەیەکە داهاتێکی دەست دەکەوێتن ئەوەی کە موچەخۆرە یانی هەتا بڵێن کە هەردەکی باشترێ لەوەکان کە چکەگەر هیچ نەبێتن 30 ڕۆژارێکیان 40 ڕۆژارێکە جاری وایە موچە دوا دەکەوێتن بەوەی هەندێک بارودۆخۆ ئەوە هێشتان بارگوزرانی بڕێک باشترێ بەڵام بەداخەوە ئەوەی کە تەنها ژیانی لەسەرەوە بە داهاتێکی ڕۆژانەی دەستکەوێتن کە ئەوە دزیک بۆ مانگێک دەیچێتن کە هیچ کار و کەسابەتێکی نەبووە ینی ژیانیان لەو پەڕی ناخۆشیدایە باشە ئێوە وەکو کرێنشینان چیتان کردووە کە پێشنیازێ یاخود داوایەکتان ناوە بە حکوومەت بۆی ڕێگە چارەیەک یاخود کارێک بکات بۆ ئەو حاڵەتی ئێستا کە کرێنشینان لە چ دۆخەکان کە داهاتێکی باشیان نییە و ئەگەر نەتان کردووە بۆچی تا ئێستا شتێکی واتان نەکردووە سەبارەت بە بخۆ پێشەوە لە بەرنامەکەم ئاماژنا پێدا هیچ یاسایەک نییە کە هیچبار بکاتن خاوەن مڵکەکان کە لە کرێیەکانیان خۆش بن لەسەرێ هاوڵاتیان ئەمن بەر لە 15 ڕۆژ هەر لەو تەلەڤیزۆنەوە خۆشەویستەی لە بەرنامە دەرون دیاردا کە ئاماژەم پێداوە پێشنیاریشم بۆ کردن ئەنی زۆر سپاسیەوە سەرمایهدارانە دەکەین کە بە خۆیان هاتنە دەنگانی لە کرێیەکانی خۆیان خۆش بن زۆربیان بەڵام هەندێکیش هەنە بەڕاستیانی بژێوی ژیانیەوەی بۆ نمونە هاوڵەتێک یەخانی بەکرێ بژێوی ژیانی سەر ئەو کرێیە ینی ئەوەی دەتوانێت بەڵام ئێمە پێشنیارم بە حکومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کە خۆشبەختانە لە پەرلەمانیشێ سەرۆکی فراکسیۆنەکان لەگە سەرۆکایەتی دەستەی پەرلەمان کۆبوونەوە و ئەنجومەنی وەزیرانیش کە هەتا ئێستا بەس قسەیان لەسەر کردووە ئێمە پێشنیاریەوە دەکەین ساڵانە چکە هەرێ خانووێک کە بەکرێ دەچێتن ساڵانە 11 کرێ بۆ خاوەن مڵکەکەیە کرێک بۆ وەکو زەرایی بۆ حکومەتە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لە زەریبەی 2 ساڵ خۆش بیتن یعنی کەواتە 2 کرێ خۆش بوو ئەو کاتێکە ئەو 2 کرێ خۆش بوو خاوەن خانووەکەش ئەو 2 کرێ لە کرێچەکەی وەرناگرێت ینی ئەوە بەدیلی ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان لەوەی دەتوانێت بکاتە هیچباری بڵێ کاکە من 2 ساڵ زەریبەم لێەوە نەگرتی کە دەکات 2 کرێ ئەو 2 کرێ لە کرێنشینەکەی خۆت خۆش باشە ئێوە تەنها بە داوایە کردوتانیان لە ڕێگەی نووسراوێکی فەرمیەوە ئاڕاستەی ئەنجومەنی پارێزگاکان یاخود سەرۆکایەتی پەرلەمان سەرۆک فراکسیۆنەکان کردوتانە بە چ ڕێگایەک ئەم پێشنیازەتان کردو و داواتان کردووە کە بێگومان کرێنشینان چاویان لە دەستی ئێوەی وەکو نووسراوی فەرمی بەڕێزم کە نزیکە 1 مانگە پشوە هەموو دەستگاکان داوامیان نیە ئەمەش وەکو لایەنی ئیداری دەبچینە دەستگاکەی خۆمان کە نووسراوی ڕسمیان بۆ بکەین و کە ختم بکرێتن و واژیان بێتن بۆیان ڕاو بکرێتن بەڵام وەکو داواکاری داوامان لێکردووە خۆشبەختانە ژاری دەوانەیە بەبێ داواکاری مەش کەوانش هەستیان بەوە کردی بێتن کە هاتنە سەرخەت و خۆشبەختانە ئێستا قسەیان سەر کردووە بەزما بێت بە بڕیار کە بڕیارە دەربچێت
بەڵێ کاتە ئێستا کە دەریچەیەکی یاسایی بەتەمایە بۆ ئەم بڕیارە پیا بکرێت ئەو هەست بە پرسیارەتیە دروست بووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بەکرێتیان ئایا هیچ بۆچوونێکی ئێوە سەبارەت بەوە وەرگیراوە ئێوە هیچ ئاگادار هەن؟ وەکەوە بەداخەوە نەوەڵە هەتاکو ئێستا هیچ لایەنێکی پەیوەنددار وەکو ڕسمی بانجی ئێمەی نەکردووە ئێمە چەند ئێستا کاتی گلەیی نییە چکە ئێستا کاتێوەیە کە خەم لە ژیانی هاوڵاتیان بخۆن چکە لە قەدیمەوە ژانی ئەو کێشەیەمان هەرە هەبووە ئەنی بەداخەوە بەڵام ئێستا ئێمە ئەگەر بیانەوێ خەڵک تەجیح بکەن خاوەن مڵکەکان تەجیح بکەن حکوومەتی هەرێمی کوردستان دەبی لە خۆیەوە دەست پێ بکات بۆ نمونە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کۆمەڵێک مڵکی هەیە لە هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بە هەمان شێوە و بزانم شارەوانیش بەڕێکی کەمی هەیە ئەگەر وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە حەقەکانی خۆیان خۆش بن دەکرێیەکانی خۆشیان خۆش بن ئەوە تەجیحێک دەبێت بۆ سەرمایه‌دارەکان و بۆ هاوڵاتانیش کە لە کرێیەکانی خۆیان خۆش بن بەڵام سەرەتادا حکوومەت دەبیدا خۆیەوە دەست پێ بکاتن لە کرێیەکانی خۆی خۆش بێتن اینجا و داوا لە هاوڵاتیان بکاتن وەکو بەو شێوازەی تر کە گوتم میکانیزمە بدۆزنەوە لە ڕێگای زەریباتەوە باشە ئێوە ئەگەر حکوومەت لەو کریانەیە خود ئەو ڕسومات و باجانەی خۆی خۆش بێت ئەو کات کرێنشینە ئەوانی کە خاوەن مڵکن باشە ینی ئەتوانن تا چەندێک لە کرێنشینان خۆش بن بە پێی ئەو لێخۆشبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بڕیارێک دەری بچوێنی بڵێ من هەر خانووە کە بەکرێیە بۆ ماوەی 2 ساڵ کە زەریبەی لێوە ناگرم چکە هەموو قانونەکان دیارە چکە هەر ساڵێ کرێیەک وەردەگرێت کە بە بڕیارێک دەرچوو 2 ساڵ وەناری کەواتە 2 کرێ خۆش بوو تۆماتیکێن ئەو کاتە کرێچیەکە بەخۆی کرێیەکە نارێتە خاوەن مڵکەکە ئەگە داواشی لێ بکات چکە تۆماتیکەن چکە لە بەرەوەی بەدیلەوە حکوومەت کرێیەکی زەریبەیەکی لێ خۆش بکەواتە حکوومەت کرێیەکەی لە باتی داوە باش ئەمە هەموو کرێنشینان و هەموو خاوەن مڵکێکە گرێتەوە هەمووی دەگرێتەوە بەڵێ چکە لە بەرەوەی زەرەبایی دەسەری بەڵێ ئێستا لە درێژی وتەکانی جەنابەت من ئەبینم کە جەخت لەسەر ئەوە ئەکەنەوە کرێی 2 مانگ کرێی 2 مانگ کاتە پێشنیازتان ئەوەیە کە تەنها کرێی 2 مانگ خۆش لە خاوەن مڵکەکان ئەوان بەرامبەر بە زەریبە لیان خۆش ببێت تا ئەمانیش چۆنەڵێت ڕەدفعل ببێت فعل و ڕەدفعل ببێت پێشنیازەکەتان ئەوەیە تەنها 2 مانگ ینی بیر لەوە ناکەنەوە کە بۆ ماوەیەکی نەوەک ماوەکە زیاتری تێبچێت ئینشاءڵڵا ناگەینەوە ماوە درێژە کە ئەو بەڵایە لە کۆنمان دەبێتەوە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کامە دەڵێن 2 مانگ کە ئەو 2 مانگە زەرایی خۆش بوو کرێیەکان خۆش بوون لەوانەیە پاشەوە ئەگەر مانگێک 2 مانگ کە درێژ بکرێتەوە بە هەمان شێوە لەوانەیە ئەو کاتی تۆماتیکیان خاوەن مڵکەکان چکە کات تەمشادەکە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەخەمەوەی بەپەرۆشەوەی بۆ بژێوی ژیانی کرێنشینان کە بەخۆی لە مڵکەکانی خۆیان خۆش بوونەوە زایدەن لە زەرایی لەسەر خاوەن مڵکەکان خۆش بوون لەوانەیە ئەویش مانگێکیان 2 مانگەر هیچ نەبێتن لە ئەوە تەژیحێک بێتن بۆ ئەوانی دەوانەیە خۆش بێتن ئینشاڵڵا دەکاتی ئەو ماوەیەدا بەڵێ کە باس لەواکەین لە بەرامبەر بە زەریبە کرێی خاوەن کرێچیەکان لە با بڵێن لە کرێکانیان خۆش ببن خاوەن مڵکەکان زەریبەکان لە یەک ئاستان لەگەڵ کرێکەیە یان زەریبەکە زۆرترە کادرێ بە حکوومەت و کرێکە کەمترە لێگاستایزانی چۆنە وەکو ئەوانەی کە هەم خانووی سەکەنینە نیشتە جێبوونەوە هەم ئەوانەی کە دوکانەکانی ژێرەکەم بۆ نمونە ئەگەری کرێی خانوویەک بە 300,000 بەکرێ درابێتن ساڵانە 300,000 داتە زەریبە یەک کرێ وەکو گوتم دە 12 مانگ ینی 12 کرێ 11 کرێ بۆ خاوەن مڵکە کرێیەک بۆ حکوومەتە زەریبەیە ئەو هەر چەندێک بتن خانووەکە بەجێرەی خانوو حەجمی خانووەکەی وەکوالەتی خانووی گەڕەج خانووەکە بە 200,000 ئەتاکوی لە ئاخری 500 600 هەر چەندێک بتن بە شێوەیە کرێیەک بۆ حکوومەتە باشە کا گۆران هەموو ئەو دوکانانە شەگرێتەوە کە بۆ ماوەیەکی کەم داخران ینی زۆر کەم داخرانی سەکراونەتەوە هەنێ شوێن هەیە کراوەتەوە ئیشەکات بە پێی یاسا ڕێگەی پێدراوە یاخود ژێر ڕێنمایە تەندروستیەکان ڕێگەی پێدراوە کە کار بکات ئەمانە ناگرێتەوە هەچەندە وەکو کۆمەڵی کرێنشینانی کوردستان ئەوەی کە هەر شوێنێک کە سەرچاوی بەدەستهێنانی داهاتە لای ئێمە تۆبان نەکراوە وەکو دوکان وەکو مۆڵ ئەوانە بەڵام ئەوەی کە کراوەتەوە ڕێگای پێدا حکوومەتی هەرێمی کوردستان مارکێتەکانە فڕنەکانە ئەوەی تر هەموو داخراوە یعنی ئەوانش حەقی خۆیتیان وە زۆربەی ئەگە
بازاڕەکانی هەولێر و دهۆک سلێمانی زۆربیان مڵکی و حکوومەت نەوانێت کە خەڵکی هەژار تێدای شێ دەکات نەوە دوکانەکان چکە زۆرەی وەخفنی وەزارەتی ئاوقافە یان داراییە بەڵام ئەغلبی وەزارەتی ئاوقافە بەڵێ ئەوانش حەقی خۆیان چکە لە برێ دوکانەکانیان قەپات کراوەیان باشە کاگۆران هەرچەندە ئێوە کۆمەڵی کرێنشینان لێرن بەڵام ئێمە زیاتر هەر باز لە کرێنشینانەکەی ئایا ئەو کەسانی کە بۆ نمونە سەرچاوی داهاتیان تەنها کری ماگانەیە کە لە شوێنێک وەریەگرێت ئیمکانێتیان هەرەوەنەیە بتوانن ئەو داهاتە یاخود کە بۆ بژێوی ژیانیان دایانناوە لە کری دوکانێک یاخود خانوویەک وەری بگرێ و بەوە ئەژی ئەمانە چی بکەن لەو کاتەیە ئەتوان وەری نەگرن لە کاتێکا خۆی پێویستێتی تازە لە بیدایەتی من ئاماژەم پێدا ینی حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێتن بە قەرار دەگاتن بۆم پێم گوتن ینی کە هاوڵاتی هەیە خانوویەکی بەکرەیە ینی سەرچاوی داهاتی لەسەر ئەو خانووەیە بزەبە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەکو گوتم دیسان دێم وسە زەریبی هەگەر لە زەریبەکەی خۆش بوو ئەوی لەولایە کرێکەوە ناگرێت چکە ئەو ساڵانە لەسەری واجبە دەبی کرێک بداتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە دەتوانی پارەکە لە شوێنشکە پەیداکات نەوانێ هەتاکو سەری ساڵ لە باتی کرێەکەی براتە زەریبی براتە حکوومەت دەتوانی براتەوە قازاکەی بەڵێ ئێوە وەکو کۆمەڵی کرێنشینان ئەمیکە باسی لێواکەین تەنها سنووری هەولێر و چواردەروبەر یەکرێتەوە یا لەگەڵ کۆمەڵی کرێنشینانی سلێمانیش هیچ هەماهەنگیەکتان کردو سەبارەت بەم پرسەڵا بەداخەوە دا شەڕی نەگریسی ناوخۆ کە لە ساڵی نەوەتەکان چکە هەرێمی کوردستان بوو بەدی و ئیدارە زۆربەی کۆمەڵە و سندیکاکانیش کە حەق نەبوو وای لێبێتن بەڕاستیەویش بوون بە دوو پارچە لە ساڵی 2006 کە بڕیارێک دەرچوو ینی زۆربەی سندیکا و کۆمەڵەکانی یەک بگرنەوە بەڵام بەداخەوە تاکو ئێستا هەندێک کۆمەڵە و سندیکا ماوەیەکیان نەگرتەوەی بە زمنیێوانە کۆمەڵی کرێنشینانە بەداخەوە بەڵام وەکو هەماهەنگی بەڕاستی مدەچێکە هەماهەنگیمان نەماوە بەڵام قەدیم هەمان بۆ بەڕاستی بەڵام ئەگەر بە بەردەوام حەفۆن ئەوانیش بە بەردەوام ینی ئەوەندەی کە متابعانەکەن بە بەردەوام ینی لە سەرخەتن ینی ئیشی زۆر زۆر باشیان کرد بەوانیش بەڵێ بەڵام ئەگەر ئەمە بکرێتە بە شێوازێکی یاسایی بکرێت حتمما هەمووی ئەگرێتەوە چکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕیارەت ئەو کاتە ئێوە توانن هەماهەنگی دروست بەڵێ بە تاکید وەکو هەماهەنگیمان هەیە بڵێم کەنیتمان بەڵام وەکو ئەو ماوەیە چکە بەڕاستی ئێمەش ینی ئەم دەمرێت لە زۆنە بەڕێزەوە بازەکەم ئێمەش تۆزێک بەڕاستی نەک ئیلا کۆمەڵی کرێنشینان زۆربەی کۆمەڵە و سندیکاکان کە لە بەرچاوی خەڵک ناشرین بووینە بەڕاستی ئەوەش حکوومەتی هەرێمی وای کرد ینی ئەوە 5 ساڵ بۆ 6 ساڵ دەچێتن هەر دەڵێن باشە کاگۆران بینە سەر ئەو بابەتەی کە ئایا زۆرترین کرێ لە هەرێمی کوردستانە بەپی ئەو زانیاریانی ئێوە هەتان بێت چەنە و کەمترین کرێ چەنە ئەوە تهدید ناکرێت ئێوە یعنی بە پێوەی کە هیچ داتایەکتان نیە وەکو کۆمەڵی کرێنشینان داتایەکتان هەبێت کە ینی ماکسیمەم چەنە ینی بۆ نمونەکە لە چاردەورەی هەولێر هەیە لە گوندەکانی چاردەورەی هەولێر لەوانەیە تەدا قەڕەگابی دەگاتە نا هەولێر لەوانەیە ئەو کرێ لێوێن بە 50,000 بێت لەوانەیە بە 6,000 بێت و هەندێک خانووش هەنە بە بەلاش خەڵک باشە کرێنشینان تەنها خانووەکان ئەگرێتەوە یاخود مۆڵ و شوێنە گەورەکانی شەگرێتەوە کە لە چوارچێوەی کرێدانی ماگانەیە وەکو گوتم ئەوەی تەنها شوێنی حەوانەوەیە سەکەنیە ئەوە لای ئێمە ئەوەی کە شوێنی پەیداکردنی سەرچاوی داهاتێکە چکە ئەوە لەو شوێنی کە بەکری گرتووە داهاتێکی پێ پەیدا دەکات بەڵام کە ناو مورکەکە ناو خانووەکەیدا ئەو شوێنە سەرچاوی داهات نییە تەنها دەنا داهات دەبێ بیدەی باشە کەواتە تا ئێستا وەکو کرێکی چەند کرێکی لە هەرێمی کوردستانە هەن وەکو کرێنشین نەبیدایەت جاماژەم پێدا ئێستا دوو زۆر کرێنشینمان هەیە هەتاکو پێشی ساڵی 2015 کرێنشینان هەموو بە یەک هاست دەڕۆشتن بەڵام لە ساڵی 2015 16 بوو کە بڕیارێک دیدا ئەو کرێنشینەی موچەخۆرە دەبێت لە وەزارەتەکەی خۆی فۆرم پڕکاتەوە بە گوێرەی خاڵبەندی و بە گوێرەی خزمەتی ساڵانەی و چەند منداڵی هەیە و شەهادەکەی کە ئەجە مستەفید بێجەزەوی بێت نیاشقە بەیان خان بێت ئەوە هەر کەسەوە لە وەزارەتەکە خۆتی ئەوەی هیچ سەرچاوەیەکی داهاتی نییە لە حکوومەت وەکو هیچ موچەیەکی نییە ئەوان لای ئێمە تۆمارن چکە ئەوە جیا کراوەتەوە ئەوە ڕێژیان چەنە ئەوەی هەتاکو ئێستا تۆمار کراوە لای ئێمە بەس دەستنووری پارێزگای هەولێر زیاتر لە 9500 فۆرمە ئەوەی کە تۆمار کراوە
طبعا زۆر زیاترە بەڵێ. بەڵام ئەوەی کە تۆمارکراوە ئێمە زۆر سپاس دەکەین کامیوانداری ڕۆژباشی کوردستان 24 قبول کرد زۆر سپاسی بەڕێز عوسمان عوێنەیی سەرۆکی کۆبەڵی کرێنیش گۆران عوسمان عوێنەی ببوورە من ناوەکەم پاشە پێشخست زۆر سپاس دەکەین ئەرکە کێشا میوانداری ئێمە زۆر بەڕێزن هیواتان وروستێکی باش زۆر سپاس بەخێر بەڕێز سپاس. هەرچەندە لە وەرزی بەهارە کەش و هەوا زۆر جێگیر نییە بەڵام با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوش و کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. بەڵێ هەروەک ڕۆژانە باس لە ئەوە ئەکەین کە کۆرۆنا چی بەسەر دانیشتوانی گۆی زەوی هێناوە بە هەموو شێوەیەک لە هەموو شێوازەکان ڕەوشی ئاسایی خودی خەڵکی گۆی زەوی تەنانەت سروش تەنانەت خواردن هەموو شتەکانی گۆڕیوە لێرەشە بە شێوازێکی تر کۆرۆنا کاریگەری هەبووە لەسەر بابەتێکی دیکە کە ئەویش خاوەنی یەکێک لە خواردنگەکان لە ئەڵمانیا بە شێوەیەکی جیاواز هەژە خواردن پێشکەش بە کڕیارەکانی دەکات خواردنگەکە بژاردەی دیلیڤەری تاقی کردەوە بەڵام دەڵێ دەبینیم کە ئەو میکانیزمە هیچ سەرکەوتو نەبووە ئەوە بۆیە بڕیاریان داوە کڕیارەکان بە ئۆتۆمبیل بێنە بەردەم چێشخانەکە بەڵام نابێ بچنە ژوورەوە بۆیە بەو جۆرە داوای خواردنەکەکەن کە ئەوانیش لەسەر ینی تەختەیەک پێشکەشیەکەن خواردنەکان پێیان بەبێ ئەوەی بەریەکەوتن لە نێوان کڕیارەکان و کارمەندانی چێشخانەکە هەبێت با ببینین بزانین خواردن لە ئەڵمانیا لە سەردەمی کۆرۆنا چۆن پێشکەشەکرێت. بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆرنەی چێشخانە و کافتریاکانی ئەڵمانیا داخراون
بەڵام بە شێوەی جیاواز خواردن و خواردنەوەکان پێشکەش بە هاوڵاتیان دەکەن بە زۆرێک هاوڵاتیان لەناو ئۆتۆمبیلەکانیان بەبێ ئەوەی دابەزن داواکاریەکان بۆ خواردن لەسەر تەختەیەکی بەردەم چێشخانەکە پێشکەش دەکەن و کارمەندانی خواردنگەکەش بە هەمان شێوەی وەرگرتنی داواکاریەکان خواردنەکان دەخەنە سەر تەختەکە و بەڕێڕەوی خۆی دەگاتە دەستی هاوڵاتیان. ناچار بووین چێشتخانەکەمان دابخێت چونکە ڕێگەیانەدا کڕیارانمان بێن لە ژوورەوە دانیشن و خواردن بخۆن. منیش دوو بژاردەم لە بەردەم بۆ یان شوێنەکەمان دابخێنیان لە کارەکانمان بەردەوام بێت. بۆیە بڕیارمدا لە کارەکەمان بەردەوام بێت. سەرەتا بە شێوەی دیلیڤەری بۆ بەڵام هەستمان کرد خەرجی زۆرە بۆیە بەو شێوەیە خواردنەکەمان بە کڕیاران دەدەین. هاوڵاتیانی ئەڵمانیا و کڕێرانی خواردن لەو چێشخانەیە پشتیوانی لە بیرۆکەکەی خاوەنی خواردنگەکە دەکەن و پێیان وایە بەم شێوەیە هەم ئەوان لە خواردن بێبەش نابن هەم هەمووان لە ڤایرۆسی کۆڕۆنا پارێزراو دەبن چونکە دووریەکی تەواو لە نێوان کڕیاران و کارمەندانی چێشخانەکە هەیە. بەرپرسانی حکوومەتی ئەڵمانیاش باهۆی زیادبوونی ژمارەی توشبانی کۆڕۆنا ڕێکارەکانیان بۆ کارکردن و چوونە دەرەوە توند کردووە. بیرۆکەیەکی زۆر باشە بەم شێوەیە خواردن پێشش بە کڕێران بکرێت. ئەوە میکانیزمیشی نوێیە کە کەسمان لە خواردنەکان بێبەش نابین و هەروە هەمومان پارێزراو دەبین لە ئەگەری توشبوون بە کۆڕۆنا. حکوومەتی ئەڵمانیا کۆبوونەوەی سێ هاوڵاتی زیاتری بە یەکەوەی لە وڵاتەکەی قەدەغە کردووە. ئەوەش چێشخانەکانی وەک زۆرینەی کەرتەکانی دیکەی تووشی داخستن کردووە. بەڵام یەکێک لە چێشخانەکانی ئەو وڵاتە لە فراnkفۆرت لەسەر پارچە تەختەیەک هاوشەوی پردی پیادەی پەڕینەوە جگە لە خواردن هاوکات خواردنەوەکانی وەک شەراب و شەربەتی سێ و خواردنەکانی دیکە دەگەنێتە دەستی کڕیاران. لە ڕۆژانی پێش بڵاوبوونەوەی کۆڕۆنا نزیکەی 200 کەس لە ژوورەوە و 200 کەسی دیکەش لە باخچەی چێشخانەکەدا نانی دەخوارد. بەڵام ئێستا کڕیاران وەک ڕێکبوارێک دێن و تێدەپەڕن. چەند لێکۆڵینەوە و توێژینەوەیەک دەری دەخەن کە پیاوان بەراورد بە ئافرەتان کەمتر دەستەکانیان نەشۆن ئەوەش بە ئەگەری زیاتر توشبوونی پیاوان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە ئافرەتان دادەنرێت. بەپێی لێکۆڵینەوەیکی تۆڕی CNN ئەمریکی کە لە سەر 3749 پیاو کراوە دەرکەوتووە لە 115 پیاوان بە هیچ شێوەیەک دەسەکانیان ناشۆن لە بەرامبەردا تەنیا لە 107 ئافرەتان لە جیهان دەسەکانیان ناشۆن. هەر بەپێی ئەو لێکۆڵینەوەیە لە 150 پیاوان بە ئاو و سابوون دەسەکانیان نەشۆن بەڵام لە 187 ئافرەتان لە جیهان بە ئاو سابوون دەسەکانیان نەشۆن. لەوەشدا ڕێژەکە لە لای ژنان زیاترە کە لە لێکۆڵینەوەیکی دیکەشدا تەنیا لە 131 پیاوان دوای چوونەتوالێت دەسەکانیان دەشۆن. بەڵێ هاژە بەدڵنیاییەوە ئەمەش ئەگەڕێتە سەرێکە زیاتر ژنان بە بەردەوام لە چێشتخانەیانان خەریکی زیاتر چێشت نەک بە بەردەوام بە زیاترین کاری چێشتخانە و خواردن لێنان و ئاناکەن لەگەڵ هەموو شتێکات دەستەکانیان ئایەکی پیاکەن و ئەیشتۆنیان بە سابوون. بەڵام ئەمەش نابێت بێتە هۆی ئەوەی کە پیاوان کەم تەرخەم بن چووکە کاری ناو مەطبەخ و چۆن لە چێشتخانە ناکەن. بەڵام لە بەرامبەردا لە 165 ئافرەتان دوای چوونە توالێت دەستەکانیان لە شۆن. هەموو ئەوانش بەهۆی یاخود بە هۆکاری زیاتر توشبوونی پیاوان بە ڤایرۆسی کۆڕۆنا دانرێت. چونکە ئەگەر یەکێک لە ڕێنمایەکان کە ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆری جەخت لێ دەکاتەوە ئەوە بێت کە دەست بشۆن بۆ خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا پێویستە زوو دەستەکانمان بشوێت کە هەر دەست شۆردنێکیش نابێت لە 20 چرکە کەمتر بێت. ئیتر چ تۆ لە ماڵەوە بیت لە دەرەوە بیت وا باشترەکە کە دەستەکانت بۆ ماوەی 20 چرکە بشویت و بە هەر یەک لە ئەو مادە شۆرانەوە. ئێستا هۆکارەکانی پاکەرەوە زۆر ئاسان کراوە هەموو کەس دەتوانێت و لە هەموو شوێنێکیش هەیە. سپاس بخوا لە هەرێمی کوردستانیش لە ماڵەکانمان ئاو هەیە هۆکاری پاکەرەوە هەیە. ئەمانەوە ناکات کە ئێمە دووربین لە دەستشتن بە تایبەتیش مەترسی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا وەکو باسمان کرد لە بەرنامەکانی ڕابردووە لەسەر پیاوان زیاترە بۆیە پیاوان پێویستە زۆر زیاتر دەستەکانیان بشۆن کا بۆ هەموو کەسە دەستشتن بەڵام ئەوان پێویستەکە زیاتر پابەندی ڕێنمایەکان بن. بەڵێ دیسانەوە باس لە کۆرۆنا ئەکەینەوە ئەم بابەتی ترژمان هەر پەیوەندە بە کۆرۆنا کە دەڵێن هەرچەندە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی بەریەکەوتنی مرۆڤ بۆ یەکتری دەگوازرێتەوە بەڵام پزیشکێکی بەریتانیا ئاماژە بۆەوە کات کە کۆرۆنا لە ڕێگەی ئامێری وشکردنەوەی دەستەکان دەگوازرێتەوە کە شارلۆت فاولەر پسپۆری تیشک لە بەریتانیا ئاماژە بۆ دەکات ئەو پرژەیە کە بەهۆی ئامێری وشکەرەوەی دەست دەچێتە هەواوە
دیسانەوە هۆکارێکە بوو گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە. بەڵێ سۆڤان جەختیش ئەکاتەوە کە ئامێرەکانی دەستوشکردنەوە لە توالەتەکان ئەبنە مانەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ماوەی 3 کاتژمێر کە لە هەوای ئەمێنێتەوە. شارلۆت فاولەر پسپۆڕی تیشکە لە بەریتانیا و وشکردنەوەی دەستەکان بە ئامێرەکە تا کۆتایی هاتنی ئەم دۆخە پێی وایە کە بێ ڕابگیرێت و داواشەکات هاوڵاتان تەنیا بە کلێنس دەستەکانیان وشک بکەنەوە. من هەر پێشووتری ژین بەبێ ئەمەش زۆر وەکو خۆم باوەڕم بە ئەو ئامێرە هەواییە نەبوو چونکە لەو شوێنەیە کە لە توالەتەکان هەیە تەواوی هەوای ئەو شوێنە کۆ ئەکاتەوە و دووبارە دەریەکاتەوە تا دەستەکانتی پێوشکیتەوە کەواتە تۆ هیچ نەکرد دەستشتۆ بەڵام دوجار هەوای ئەو شوێنت وەرگرتەوە و بەر دەستەکانمان کەوتەوە بە تایبەتیش کاتێک کە دەستە ڕەبێت زۆر ئاسانتر ڤایرۆس و بەکتریا و میکرۆبەکان وەرەگرێت. و شتێکی تریش هاژە ئێستا فەرمانگەکان و کۆمپانیاکان و کارگەکان بەگشتی داخراون و ئەو ئامێرانە زیاتر لە شوێنەکە گشتیەکانە هەیە وەکو لە فڕۆکەخانەکان و وێزگەکانی شەمەندەفەر و ئەوانە ئێستا لە ماڵەکان ئەو ئامێرە زۆر بەکەمێگەر هەبێت لە احتیمالە لە 100 ماڵە 1 ماڵ ئەو ئامێرەی هەبێت بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە بەڵام ئەمەی کە دەوترێت من پێم وایە کە جگەلەوەی کە بۆ کۆرۆنا و بۆ ڕێگریکردن لە کۆرۆنا ئەبێ ڕابگیرێت من وەکو خۆمەک باست کرد بە ئەمریکی باشی نازانم هەرچەنەوە ڕای تاکە شخصیە بەڵام دیسانەوە کە بۆ ئەو شتە زەرەریتیا هەبێت حتمما بێگومان ساڵانی پێشوو ئەم کاتە وەرزی حەفلەی تەخەڕوج و ئاهەنگەکانی دەرچوونی ساڵانەی قۆناغەکانی کۆتایی زانکۆکان و پەیمانگاکان بوو کە خوێندکاران ئێستا بە گشتی سەرقاڵیەوە بوون چۆن بتوانن بە جوانترین شێوە خۆیان بڕازنێنەوە یاخود ئەو مەراسیمە ڕێکخەن. بەداخەو ئەم ساڵ کۆرۆنا ڕێگری لەوە کرد و قوتابیان هەمیان لە چاوەڕوانی ئەویان ئەم دۆخەتەوە بێ بۆی بتوانن کە ئاهەنگی دەرچوون ئەنجام بن بەڵام قوتابیانی کۆلێژی پزیشکی لە نیویۆرک لە پێناو خزمەتکردنی وڵاتەکەیان و بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریانە کاتی ئاهەنگ و ڕێوڕسمی دەرچوون پێش بخەن بۆ ئەوی لە بواری تەندروستی و لەم دۆخی ئێستا کە شارەکانی تێکەوتووە هاوکاریە بکەن بۆ ئەو کەسانە بۆ کارمەندانی تەندروستی و پزیشکانیش بۆیە حاکمی ویلایەتی نیویۆرکیش داواکەی پەسەند کردوون. بەڵێ ئەوە لە کاتێکدایە کە ئێستا نیویۆرک بۆتە ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکا بۆیە پێویستە دەستی کار یاخود هێزی کاری تەندروستی تیمەکانی تەندروستی و پزیشکی زیاد بکرێت پێکەوە دەیبینین کە چۆن ڕوبەڕووی ئەو ڤایرۆسابنەوە بەم چەشنە بەم شێوەیە. نیویۆرک لە دۆخێکی سەخت و دژواردایە بۆ ڕێگریکردن و تەشەنە نەکردنی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا لە ئەنجامی زیادبوونی ژمارەی توشبووان بە کۆڤید-19. تیمی پزیشکی هێندەماندوون کە حاکمی ویلایەتی نیویۆرک لەسەر داوای خوێندکارانی دوا قۆناغی کۆلیژی پزیشکی ڕەزامەندی دەربڕیوە کە داوایان کردبوو بۆ یارمەتیدانی تیمی پزیشکی و کۆنتڕۆڵکردنی ئەو بارودۆخە پێشوادەی خۆیان و بێ ئاهەنگگەڕان بۆ دەرچوونیان لە کۆلیژی پزیشکی بچنە مەیدانی بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە کوشندەیە. حاکم کۆمۆ لە ڕاگەیەنراوێکدا کە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیەدا ڕایگەاند بوو هاوکاریکردن لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ویلایەتی نیویۆرک ڕەزامەنددا لەسەر ڕێگەپێدان بەم هەنگاوە لە پێناو ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە بۆتە مۆڵگەی بڵاوبوونەوەی تەشەنە سەندنی لە ئەمریکا و بەگشتی و لە ویلایەتەکەی بەتایبەتی. قوتابیانی کۆلیژی پزیشکی داوایان کردووە ڕێوڕسم و ئاهەنگەکانیان پێش بخەین بۆ ئەوەی لە کەتی تەندروستی خزمەتی شارەکەیان بکەین. ئێمەش بە خۆشحاڵی و داواکەمان قبول کردوون و ئەوان لەپاڵ کارمەندانی تەندروستی ڕوبەڕووبوونەوەی کڕۆنا دەبنەوە و خزمەت دەکەن. بەهۆی توشبوونی زیاتر لە 28,000 کەس بە ڤایرۆسی کۆرۆنا و گیان لە دەستدانی زیاتر لە 7,000 کەس نیویۆرک تووشی قەیرانی دەمامک و ئامێری هەناسەدان بۆتەوە. کامەوای کردووە لەلایەن وڵاتی چینەوە 1100 ئامێری بۆ دابین بکرێت و حکوومەتی چینی ئاسانکاری بۆ هەردوو ملیاردێر جاک ما و جۆزف تێسای بنیاتنەرانی بازاری ئەلکترۆنی علی بابا کردووە کە وەک دیاری 1000 ئامێری هەناسا بۆ ویلایەتی نیویۆرک دەستەبەر بخەن. بەڵێ کۆرۆنا هەموو ڕێکارەکانی گۆڕیوە تەنانەت ئێستا کە لە نیویۆرک بەو شێوەیە خوێندکاران
کە تەواوە بن لە کۆلیج بەتەمان بچن بۆ ئەوەی کە زووتر خزمەتی شارەکەیان بکەن لە مەریتانیا بە پێچوانەوە ئەوانەی کە خانەنشین بوون نزیکەی 5,000 کارمەندی خانەنشینی تیمەکانی پزیشکی و تەندروستی گەڕانەوە سەر کارەکانیانانی بە هەموو شێوەیەک پێویستە کات کە تیمەکانی تەندروستی لەم دۆخەیە زۆر چالاک بن. بەڵێ نەتەوە یەکگرتوەکان داوا دەکات ئافرەتان توندوتیژی لە کاتی کەرەنتینەدا بپارێزرێن توندوتیژی دش بە ئافرەتان بپارێزرێ. ئەنتۆنیۆ گۆتێرس سکرتێری گشتی نەتەوە گرتووەکان لە گرتێکی ڤیددیۆیدا کە وەرگێڕاوەتە سەر زمانەکانی عەرەبی و فەڕەنسی و چینی و ڕووسی ڕایگەاندۆ توندوتیژی تەنیا لە مەیدانی جەنگ ئەنجام نادرێت پێویستە توندوتیژی لە جیهان ڕابگیرێت و ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببینەوە. بەڵێ کە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان دەڵێت لە چەند هەفتەی ڕابردوو ئافرەتان زۆرینەی کاتەکانیان هەژە لە ماڵەوە ماونێتەوە ئەمەش بۆتەوەی کە ئێستا مەترسی توندوتیژیان لەلایەن پیاوان لەسرە بۆیە داوا لە هەموو حکوومەتەکان دەکەم ڕێگری لە توندوتیژی بەرامبەر ئافرەتان بکەن و جگە لەوەش لەلایەن پیاوانەوە لە کاتی کەرەنتینە ئەوانیش ئاگاداری ئافرەتان بن. هەروەها داواش دەکات پێویستە هەموو جیهان ڕوبەڕووی کۆرۆنا بێتەوە. ئێمە بەم بابەتە نامانوێت باس لەوە بکەین کۆمەڵی خەڵک بە پیاوان بە ڕەش بنوێنین و ئافرەتان بە سپی بنوێنی کە ئافرەتان زوڵمیان لە ئەکرێت بەڵام کاتێک کە ئەنتۆنیۆ گۆتێرس ئەمە دەکات بە ڕاگەیەنراوێک دیارە ڕێژەکە زۆرە بۆیە ئەنتۆنیۆ گۆتێرس هاتۆتە سەرخەت وەکو سکرتێری مافی مرۆڤ لە هەموو جیهانە کە دەڵێت دەبێت ڕەچاوی ئەوە بکەین کە ئێستا پێکەوە لە ماڵین سۆڤان لە ماوەی ڕابردوشدا لە ڕۆژنامێکی فەڕەنسی بڵاوی کردبووە کە لە فەڕەنسا لە سەدا 30 ڕێژەی توندوتیژەکان بەرامبەر ژنان زیادی کردووە. باشە بەڵێ دوکانێکی فرۆشتنی ئامێرە میوزیکەکان لە کەرکووک شوێنی سنتەرێکی هوەری گرتوتەوە ڕۆژانە دەیان کە سەردانی ئەو دوکانە دەکات و تا ئێستا چەندین کەس فێری ژەنینی ئامێرەکانی میوزیک بوونە و جگە لەوەش ئێواران بەهرەمەند و ئەو کەسانی کە خولیای میوزیکیان هەیە پێکەوە هاوشێوەی کۆنسرتێک میوزیک و گۆرانی لەو شوێنە بەیەکەوە دەڵێن. بەڵێ بە چڕینی گۆرانی و ژەنینی ئاواز و ئەو ئاوازانەی کە ڕەسەنی کوردیە کاتێکی پڕ لە هوەری بەسەربن با بەیەکەوە ئەو شوێنە کولتوری و هوەریە ببینین. ئێواران دوای گەڕانەوەیان لە کار دوکانەکەی سالار کۆیان دەکاتەوە. شوێنێکی بچووکە بەڵام کاری گەورەی تێدا ئەنجام دەدرێت. میوزیکی کوردی دەژەنن و ئاواز و سەدای گۆرانی ڕەسەنەکان دەڵێنەوە. بەڵام من ماوەی 4 ساڵە لەم دوکانم داناوە کۆمەڵی ئامێرم هێناوە ئامێرەکانش تر ئامێری تورکی تایە ئێرانی تایە دەفی هەیە ناوخۆیی تایە تر لێرە ئەو گەنجانەی وا بەهرەی مۆسیقان تایە بەهرەی هوەریان هەیە ڕۆژانە لەم ناوچەی لە کەرکووک بە تایبەتی لە ڕەحیماوە لە هەموو شوێنەکانی گەڕەکەەکانی تر دێن بۆ ئێرە ئازانن لێرە مەسەر وەکو سنتەرێکە خۆین بڵێن سنتەرێکە لێرە زۆرجار گفتوگۆکن لەبارەی مۆسیقە و هونەر و گۆرانی ئەوانەشی وا بەهرەی مۆسیقایان هەیە لێرە کۆبین و گۆرانی فۆلکلۆرەکان زۆرجار بەسەرەکەینەوە. هەر یەکەیان لە شوێنێکەوە هاتوون تیپێکی تەواو خۆرسکە بەشێکیان هەر لێرە فێر بوون بەشێکیشیان ئەزمموی ڕابردووی هوەری خۆیان بە شێوەیەکی خۆبەخشانە بە فێرخوازان دەڵێنەوە. بەڵێ من خوێندکاری زانکۆم هەروەها لە دوای دەوامی زانکۆوە دوکانی بەرەگدوورینەیە نزیکی کاکسالارم ئەو کاتانەی کە بۆ نمونە ڕستێکە دێنە ئیشەکە دێنە لای کاکسالار دانەشین جێدەکە گۆڕین بۆ خۆمان کۆمەڵێ مامۆستای لێە لەوانەیە لەو بۆ نمونە من بتوانم 10 دقەیەک 5 دقەیەک کاتم هەبێ لای کاکسالار دانیشتم لەو کاتەیە مناقەشەی مەقامێکەکەین مەقامێکی تازە ئەبیستین.
کۆمەڵێ هونەرمەند و ئارەزومەندی بواری مۆسیقا و گۆرانی ئەلێرە کۆ دەبنەوە و کاتێکی خۆش بەسرە بین لێرە باسی مۆسیقا و گۆرانی و دوو قسەی خۆشەکەین بێکەوە کاتەکە بەسرە بین ئەو کاتانی کە مەجارمانە بینێ سەردانی کاکسالارەکەین هەر کەسێک ئارەزومەند دێ بێ ئەتوانێ بێ لێرە فێر بێ یعنی تەنانەت ئەگەر لە کاتی خولەکانش نەبی بێ داوای هاوکاری کە لێمە ئێمە هاوکاریەکەین بەبێ مقابل شاوکاری ئەم شوێناوەکو فێرگەیەک ناوزەن دەکرێت هەندێکیش بە دوکانێکی فرۆشتنی ئامێرە میوزیکەکان زۆر کەسیش بە سەنتەرێکی هونەری دەیناسێنن ئێرە هەرچیەک بێت سەرنجام بۆ خزمەتی هونەری کوردی تەرخان کراوە و بەرەنگاری سەرجەم بربەست و ڕێگرەکانیش بوونەتەوە هێمندەلۆ کوردستان 24 کەرکووک بەڵێ حاجە من زۆر بە کورتی لەسەر ئەمە شتێک بڵێم چونکە من خۆم سەردانی ئەو شوێنم کردو چون زۆر خولیای ئامێری سنتورم بە حکمیەوەی کە لە کەرکووکیش هیچ ناوەندێک نییە کە فێرگەیەکی تیا بە ئامێری سنتور فێرکات من چوومە لای کاکسالار و چەند ڕۆژێک لەوێ وانەی سنتورم لێ وەرئەگرت بەڕاستی جەوێکی خۆشەوە بەڵام لە دوایە کە من هاتم بۆ هەولێر ئیتر دەرفەتی ئەوە نەبوو بەڕاستی وەکو ناوەندێکی فێرخوازیە بۆ ئەو کەسانی کە حەزەکەن فێری ئامێری میوزیک ببن ئەو شوێنە شوێنێکی زۆر باشە کە کاکسالار سەرپەرشتیەکات. بەڵێ بەم جۆرە هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش هەتا سبەی کاتژمێر حەوت بە هیوای کاتێک خۆش هەر شادە خاتان.